دوای بڵاوکردنەوەی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆکانی هەرێمی کوردستان و هاتنی ناوی زانکۆی هەڵەبجە لە کۆتایی ڕیزبەندیەکەدا نیگەرانی لێکەوتەوە و مامۆستایان و خوێندکاران بەگەلی کوردستانیان ڕاگەیاند زانکۆی هەڵەبجە دانپێدانانی وەزارەتی خوێندنی باڵای عێراقی وەرگرتووە کار بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆکە دەکەن. تا بڵێ ئێمە هەوڵەدەین هاوکاری بڵێن دەستمان هەبێت لەو پێشخستنە و زۆرمان پێ ناخۆش بوو کە لەو ئاستەیە بووین. ئینشاءڵڵا لەم هەنگاوەیە بەرەو پێشەچین و ئەوەنی پێمان بکرێ یارمەتی دەربێت. ئێستا لە دوای ئەو ڕاگەیاندنی ڕانکینی زانکۆکانی کوردستان ستافی زانکۆی هەڵەبجە بە مامۆستا و فەرمانبەر و ئەنجومەنی زانکۆ و سەرۆکی زانکۆ هەموو لە هەوڵ و خەمخۆریان بۆ ئێمە بتوانین لە ساڵی ئایندەیە ئاستی ڕانکینی زانکۆمان لە ڕووی زانستیەوە بەرزکەینەوە. بۆیە لەسەر ئاستی زانکۆ لەلایەن سەرۆکی زانکۆ ئەنجومەنی زانکۆوە چەندین لیژنەت پێکێنراوە بۆ ئەوەی کە مامۆستایان و کاروباری چالاکی زانستی لە ناو زانکۆیە بکرێت و مامۆستاکان بەو پەڕی خەمخۆری و بۆ پەڕی دڵسۆزیەوە هاتون بەدەم ئەو لیژنانەوە و هاتون بەدەم ئەو بانگێشتەوە بۆ ئەوەی توێژینەوەی خۆیان بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو کارانی کە پەیوەندی بە زانستیەوە هەیەەوە پەیوەندی بەهۆی ئاستی زانستی زانکۆمان بەرز کاتەوە خەمخۆرانە لێبڕاون. سەرۆکی زانکۆی هەڵەبجە دەڵێ دوای ئەنجامەکە بەیەکەوە هەوڵەکانمان چڕ کردووەتەوە و بە بەرپرسیارەتیەوە کار دەکەن و دەیانەوێت ئاستی زانکۆ بەرز بکەنەوە و وەزیری خوێندنی باڵاش پشتیوانی خۆی بۆ دەربڕیون. بۆ لەمە دوای ئێمە بەرپرسیارەتی هەڵەگرین شانی ئەهینەبەری کەم و کوڕەکانی خۆمانمان دەستنیشان کردووە. هیوامان هەیە ئومێدمان هەیە بەوەی کە زانکۆی هەڵەبجە وزەی زۆر باشی تایە لە خوێندکار لە مامۆستا لە ستافی ئەکادیمی و زانستی و کارگەڕی و یاسایی. ئێمە بە هەمومان ئەم کارە ئاکەین، هەر هەمومان هەوڵەیەن لە زانکۆی هەڵەبجە بچێتە ڕیزی پێشەوەی زانکۆکە. زانکۆی هەڵەبجە یەکێکە لە زانکۆنوویەکانی کوردستان و کەمی ستافی ئەکادیمی و نەبوونی بەشە زانستیەکان و بودجەی پێویست چەند هۆکارگەلێکی دیکە هۆکار بوون لە بەردەم بەدەستێنانی ئەم ئەنجامەدا، بەڵام کەمپینی زانکۆی هەڵەبجە پێش دەخەین ڕایان گاندووە و دەڵێن دەیانەوێت ئەنجامەکە بگۆڕن. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.